بانی ئەو بینەرانی کورساتیش باش من لە هۆڵی کازیوی منداڵانی ڕانیان بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری ڕاپەڕین ئەمڕۆ ژمارەیەک لە هونەرمەندانی بواری میوزیک و گۆرانی خەڵات دەکاتیان ڕێز لە کارەکانیان دەگرێت کە لە ڕابردوودا شوێن پەنجەیان لە بواری گۆرانی و میوزیکی دەڤەرەکەدا هەبووە و تەمەنێکیان لە خزمەتی کاری هونەری و گۆرانی و میوزیکدا بەسەر بردووە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری ڕاپەڕین ئەمڕۆ ڕێز لە ماندووبوونی ئەو هونەرمەندانە دەگرێت و بڕیارە پاشکەمێکی تر مەراسیمەکە دەست پێ بکە بەهۆی ئێمە تۆزە تاخیریان کرد ئەگەرنا ئێستا بەشێ لە دیمەنەکانیشمان پیشان دەدان و گۆرانی میوزیکیشی تێدایە هونەرمەندەکان هەندێک لە گۆرانی میوزیکەکانی خۆیان پێشکەش دەکەن و دواتریش ڕێزلێنانیان پێدەبەخشێت بۆ زانیاری زیاتر لەگەڵ مامۆستا هیوا مستەفا بەڕێوەبەری ڕۆشنبیری هونەری ڕاپەڕین قسە دەکەم. مامۆستا سڵاو لەبێت چەند هونەرمەندن خەڵات ڕێزلێنانیان پێدەبەخشرێت کێن ئەو هونەرمەندانە؟ زۆر سپاس بۆ دەرفەتە دیارە ئێمە وەکو بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری ڕاپەڕین بە ئەرچی خۆمان دەزانین کە هەموو ئەو هونەرمەند و ئەدیب و ڕووناکبیر و بەهرەمەندانە بەسەر بکەینەوە کە ساڵانێ خزمەتیان بە بواری ڕۆشنبیری هونەری کولتوری دەڤەرەکەمان کردووە. خۆشبەختانە ئەمڕۆ 16 هونەرمەند لەو مەراسیمە ئامادەن بەسەریان دەکەینەوە و لە بەرنامەشماندایە هەم نووسەران هەم شانۆکاران ئەمەی کە میدیاکاران لە بەرنامە قۆناغ بە قۆناغ ئەمانە بەسەر بکەینەوە و جێ خۆیەتی بەڕاستی ئەمە ستایشی زۆر لەوە زیاتر ئەو بکەن چکە ساڵانێک لە ساڵانی هەفتاکان و هەشتاکان ڕۆڵیان هەبووە لە بەرەو پێشبردننی بواری هونەری ڕۆشنبیری لە سنوورەکەماندا شوێندەستیان درەوشاوە بووە بۆیە جێگای ڕێزن ئێمە ڕێز لەو هەوڵوماندووبوونەیان دەگرین وەکو بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەر ڕاپەڕین بۆیە ئێمە ئەمڕۆ ئەو مەراسیممان بۆ ڕێخستووە. لەگەڵ ئەوەشدا چالاکیشتان هەیە پێما بێت چالاکیەکانتان چی؟ چالاکیەکان دیارە هەر لە ناو خودی ئەو هونەرمەندانە کۆنسەرتێکمان ئامادەکردە چەند بەرهەمێک لەوانە خاڵە دێهاتی کاگە عەزیز ماملێ کە یعنی هەموو ئەوانە لەگەڵمان بەشدارن مەراسیمەکەیان جوانتر کردووە. مامۆستا بە دەرفەتی دەزانم ئەو پرسیارت لێ بکەم دەڤەری ڕاپەڕین کۆمەڵە شانۆکاری زۆر باشی هەیە بەڵام لە ئێستادا نمایشی شانۆگەریەکان ئامادەکردنی شانۆ بەگشتی چالاکیەکانی کەم بۆ تۆ لەم دەڤەرە هۆکارچی ئێوە تا چەند کار دەکەن بۆ ئەوەی سەرجەم ژانرە هونەریەکان کاریان لەسەر بەداخەوە توانایەکی زۆر باشی واری شانۆ هەیە بەڵام نەبوونی هۆڵ هۆکار بووە کە بتوانین چالاکیەکان تواناکانی شانۆ لەو هینەدا بەرزەسە بکرێ. دیارە هەوڵێک هەیە ئێستاکانە هۆڵێکی زۆر باشمان بۆ تەواو بووە و پرۆژەشمان هەیە لەگەڵ شانۆکاران بتوانین چالاکی ناوازە لەوێدا پێشکەش بکەین و بەنیازین لە ئایندەیەکی نزیکدا لەگەڵ تەواوی ئەمانەی کە لە بواری شانۆدا کار دەکەن لەگەڵیان دابنیشین بۆی پرۆژێکی هاوبەشمان هەبێ بتوانین ئەم بوارە ئەکتیف بکەینەوە. مامۆستاکە لەگەڵمان بوویت سپاس دەکەم. لانە پەیوەند دیارە پاشکەمێکی دیکە ئەوان چالاکیەکانی خۆیان دەست پێ دەکەن کۆمەڵە گۆرانی میوزیکی جیاواز پێشکەش دەکەن و ڕێز لە کارەکانیان دەگیرێت.